بەڕاستی ئەمە بەشێکە لە ئەو تراژیدیا زۆری کە ئێمە لە ژیانی خۆمانە لە شۆڕشەکانمانە لە خەباتمانە لە هەموو ژیانی خۆمانە بینیومانە ئەم تراژیدیانە زۆرن یعنی ئەگەر بین بەس لە کوردستانی خۆمانە لە کیمیابارانی هەڵەبجەشە بڵێم ئەگەر بڵێم هەزاران تراژیدیای وا هەیە لە ئەنفالا هەیە بەڕاستی هۆکارەکە چییە؟ هۆکارەکە ئەوەی ئێمە میلەتێکی بێکەسین تا ئیستا و تا ئەم سەردەمەش پێم وا بوو یعنی ئەوایە کارێکی وا خۆمان ئێمە لە ناو خۆمانە لە کوردستانی خۆمانە بکرایە یان هونەرمەندانی خۆمان بیانتوانێت لە ئاستی کارێکی وایە بن بەڵام بەداخەوە تا ئیستا نەگەشتوینێتەوە ئاستی ئێمە بتوانین ئەو تراژیدیانی بەسەرمانە ڕوویەوە کە سینەما یەکێکە لە بابەتە هەرە زیندووەکان لە جیهانە کە ئێمە کەلتوری هەموو جیهان لە ڕێی سینەماوە تێگەشتوین پێم وایە وەبزانم چەکی کیمیاوی لە جەنگی جیهانی یەکەمەوە قەدەغە کراوە تەنانەت لە جەنگی جیهانی دووەمیشا بەکار نەهێنراوە و چەکی قەدەغ کراوە بەڵام ئێمە لە سایەی ڕژێمی سەدام و ئەو زروفانی کە هەمانە و تورکیا کە ئیتر کە یەکێکە لە دەوڵەتە هەرە فاشستەکان یعنی ئەگەر کورد زۆری خۆی نەبووایە تا ساڵانێکی زۆریش لەمەوە پێش نەیانەتوانی بە کوردیش قسە بکەن بەڕاستی هەمووی هەر بۆ بێ کەسێکە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تا ئیستا ئێمە کەسێک نییە هەڵباتێ لە سەرمان بێجگە لە کوردیش لە بڵێم لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە هیچ میلەتێکی تر کیمیاوی نەکراوە بەسەرا بێجگە لە کورد پێم وانێ لە هیچ شوێنێکی تر چەکی کیمیاوی بەکار هاتبێ بەڕاستی ئەمە فلیمە بەڕاستی بەشێکی بچووک لەو تراژیدیایانە پیشانەیەکە بەسەر ئێمە هاتووە.